کوردستاندا دیاردەی ڕۆتین بۆ دیاردەی واستەکانی بوونی هەیە ومێت دەکەین کابینی ئەمجارە و تەشکیلەی کابینی نوێی حکوومەتی ئەمجارە خوا پشتیوان بێ خوا مۆفەقیان کە بۆی بتوانن ئەم حاڵەتانە و ئەم دیاردانە لە نێو کۆی کارەکانی دام و دەستگاکان بە جیاوازی بوار و جوڵانە و مەدانەکان بنەبڕ بکرێ یاخود ئەگەر بنەبڕیش نەکرێت کە مەحاڵە لە ئێستادا بە یەکجاری بنەبڕ بکرێ هەر لایانی کەم بکرێتەوە. دیاردەی گەندەڵی دیاردەیەکی ناشرین و قێزەونە کە لە زۆربەی زۆری فەرمانگە و دەوایرەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە. بەڕاستی پێویستە ئەم دیاردەیە بنبڕ بکرێت. ئەگەر ئەم دیاردەیە بنبڕ بکرێت کوردستانمان زیاتر پێش دەکەوێت ئینشاءڵڵا. زۆر پێخۆشحاڵم بەوەی کەوا ئەو بەرنامەی کە دایڕێشتووە و ئینشاءڵڵا جێبەجێ دەکات بە قووەتی خوددا و بە قووەتی ئەو جێبەجێ دەکرێت بە تایبەتی یعنی ئەو گەندەڵکارانە یعنی خلاص بکە لە دەوائری حکومەت و زەبتی دەوامەکانیش بکرێت و ئەو بەرنامەی ئەو دایناوە بەڕاستی من دەستخۆشی لێ دەکەم یعنی لەوەی زیاتر ناتوانم زیاتر بڵێم.